قۆناغەکانی پلان بۆ هاوردە و هەناردە. یەکێتی هاوردە و نامکارانی هەرێمی کوردستان بە سێ قۆناغ پلانی کارەکانی خۆی داڕش کە لە ڕێگەی ئەندامانی ڕێکخراوەکە و بە هاوکاری حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان خراوەتە بواری جێبەجێکردنەوە. کۆناغەکانیش بریتین لە یەکەم هاوردەکردن. ئەم قۆناغا لە سەرەتای دامەزراندنەوە کاری لەسەر کراوە و توانراوە بە جۆرێک سەرکەوتن بەدەستێنێت کە تەواوی پێداویستیەکان بۆ هاوڵاتیان لە بازاڕەکانی کوردستاندا دەستەبەر بکرێت. هەروەها دەستی هەبووە لە دەوڵەمەندکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. دووەم، گرنگدان بە بەرهەمی ناوخۆیی و دامەزراندنی کارگە. بەردەوام کار بۆ بەهێزکردنی ئەم لایەنەش کراوە، بەڵام لە ساڵی 2010 قۆناغی دووەم پلانی کار بە شێوەیەکی کارا کاری لەسەر کراوە کە هاندانی ئەندامانە بۆ دامەزراندنی کارگە و کارخانەی جۆراوجۆر و تێپەڕاندنی قۆناغی هاوردە و هەنگاونان بۆ گرنگیدان بە بەرهەمی ناوخۆیی. بە جۆرێک تا ئێستا 3851 کارگە مۆڵەتی دامەزرانی پێدراوە، بەڵام فراوانکردنی ئەم بوارەش پێویستە بە هاوکاریەکی زۆری حکوومەت و پلانی وەزارە پەیوەنددارەکان هەیە. سێم، هەناردەکردن. ئەمەش قۆناغی سێمە کە لە داهاتوودا دوای ئەوەی بازاڕەکانمان بە بەرهەمی ناوخۆیی پڕ ببێتەوە دەتوانرێت ئەم قۆناغەش کارا بکرێت و وەک سەرەتایەکش بەسپاسەوە لە ڕێگەی ڕێکخراوەکە و ئەندامانەوە و بە هاوکاری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو توانراوە هەوڵی ئەوە بدرێت چەندین بەرهەمی ناوخۆیی ڕەوانەی دەرەوەی وڵات بکرێن و بەشداری فیستیڤاڵە نێودەوڵەتە ئابووریەکان پێ بکرێت تاوەکو ئەم قۆناغەش برەوی پێ بدرێت. تۆماری کۆمپانیاکان لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەهۆی ئەو زەمینەی ڕەخسا بوو بۆ پەرەپێدانی بواری ئابووری و بازرگانی 3223 کۆمپانیای ناوخۆیی و بیانی لە هەرێمی کوردستان تۆمار کراون کە 3314 کۆمپانیا بیانیە و 26906 ناوخۆیی سەرەڕای قەیرانی دارایی و هەبوونی کاریگەریەکانی ڤایرۆسی کۆڕۆنا لەسەر بواری ئابووری لە ساڵی 2020 دا توانراوە 813 کۆمپانیای ناوخۆیی تۆمار بکرێت. تۆماری کارگەکان لە ماوەی ساڵانی دەستپێکردنی قۆناغی دووەمی پلانی ئابووری یەکێتی هاوردە و نامکارانی هەرێمی کوردستان توانراوە مۆڵەتی دامەزراندن بۆ 3851 کارخانە هاوکاری بکرێت بە پێی ئەم پۆلێنەی خوارەوە. پارێزگای هەولێر 2469 مۆڵەتی کارگە پێدراوە، ئەوانەی کار دەکەن 690 کار دەکەن و 1779 لەگەڵ کەوتون. لە ساڵی 2020 90 کۆمپانیا 90 کارگە مۆڵەتی پێدراوە، هەلی کار بۆ 8671 کەس ڕەخساوە. پارێزگای سلێمانی 1021 کارگە مۆڵەتی پێدراوە، 555 کارگە کارەکات، 466 لەگەڵ کەوتووە، 54 کارگە مۆڵەتی پێدراوە لە ساڵی 2020 واتە 8095 هەلی کار ڕەخساوە. دهۆک 361 مۆڵەتی کارگەی پێدراوە، 216 کار دەکات، 145 لەگەڵ کەوتووە لە ساڵی 2020 کارگە مۆڵەتی پێدراوە، 7348 هەلی کاری بۆ ڕەخساوە. کۆی هەرێمی کوردستان 3851 تۆماری کارگە کراون، مۆڵەتیان وەرگرتووە و 1461 کار دەکات، 2390 لەگەڵ کەوتووە لە ساڵی 2020 164 کارگە مۆڵەتی پێدراوە، 24114 هەلی کاری دروست کردووە. جۆرەکانی کارگە و ژمارەی کارگە بچووک 3133 کارگە، مامناوەند 524 کارگە، گەورە 194 کارگە. هەر بەرهەمێک لە ساڵ 25 پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە بەرهەمەکانی پارێزراو دەبێت و هاوردەکردنی هاوشێوەی ئەو بەرهەمە بەهای گومرگی باجی زیاتر دەخرێتە سەر بۆ ئەوەی ئەم بەرهەمە ناوخۆیە بتوانرێت بەردەوام بێت. تا ئێستا نزیکەی 150 بەرهەم جێشتۆتەوە ئاستەی لە ساڵ 50 پێداویستی ناوخۆی پڕ بکاتەوە.
لە ساڵ 65 بۆ لە ساڵ 70 بەرهەمە کارگەکان بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق دەنێردرێت. کارگەکان لەم بوارانەدا بواری بینەسەزی، شیش و چیمەنتۆ، کانزا، لە بواری پلاستیک کارگەمان هەیە 260 جۆر پلاستیک بەرهەم دەهێنێت. خۆراک، ڕستن و چنین، کیمیایی، سلیلۆس، ئامێر، موبیلیات، خزمەتگوزاری، پاکەرەوە، دەرمان، ماسک، زەیتی زەیتون، ڕۆنی ئۆتۆمبیل، 16 کارگە لەم بوارەدا هەیە. ئاماری هاوردە و هەناردە بۆ ساڵی 2020 8757 مۆڵەت وەرگیراوە بە بڕی 4 تریلیۆن دینار. هەناردە 176 مۆڵەت دراوە. 5 جۆر هاوردەکراو بە پێی پلەی بەندی، واتە 5 جۆری هاوردەکراو بە پێی پلەی بەندی سەرەکین: پزیشکی، خۆراک، کشتوکاڵ، ڤێتەرنەری، ئاژەڵی زیندوو و بوارەکانی تریش. هەناردە لە بواری کشتوکاڵی هەنار، ترێ هەنگوین، گوێز، هەناردەی فەڕەنسا و ئیتالیا و سوید و بەریتانیا و ئەڵمانیا کراون. نانی تیری هەناردەی بەریتانیا و وڵاتانی ئەوروپا کراوە، تەنانەت لەبەر زۆری خواست لەسەر یەکێک لە ئەندامانمان کارگەیەکی نانی تیری لە ئەڵمانیا دانراوە. بڕیارە ڕووبە هەناریش هەر بنێردرێتە دەرەوە. لە بواری پزیشکی کارگەی ئاوەمیدیکا 12 جۆر دەرمانی هەناردەی دەرەوەی وڵات کردووە. لە بواری پیشەسازی 16 کارگەی ڕۆنی ئۆتۆمبیل هەیە لە کوردستان کە هەندێکیان بەرهەمەکانیان بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق و هەناردەی وڵاتانی سووریا و لوبنان و فەلەستین و وڵاتانی ئەفریقاش کردووە. ناوی کانزای هەناردەی واتە ئاوی کانزا هەناردەی دووبەی و بەریتانیا و سوید و وڵاتانی دیکەی ئەوروپا کراوە. لە بواری بیناسازی چەندین کارگەی چیمەنتۆمان هەیە بە هەمویان 15 ملیۆن تەن چیمەنتۆ بەرهەمیان هەیە. 10 ملیۆن تەنی بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەنێردرێت. بەگشتی بەرهەمەکانی شیش و چیمەنتۆ لە ساڵ 70 بۆ لە ساڵ 80 بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەنێردرێت. پێشەنگا و شاندەبیانیەکان بەپێی ئەو پلانەی دانرا بوو ساڵی 2020 بڕیار بوو 21 پێشەنگای نێودەوڵەتی لە سەرانسەری کوردستان بکرێتەوە، زیاتر لە 5000 کۆمپانیا و 20 وڵات سەردانی کوردستان بکەن، کە پێشەنگاکان 9یان لە هەولێر و 7یان لە سلێمانی و 5یان لە دهۆک دەبوو. بەڵام بەهۆی کاریگەریەکانی کۆرۆناوە ئەنجام نەدراوە. سەرەڕای ناجێگیری بارودۆخی ئابووری تەندروستی بە پابەندبوون پێوەیەوە بە ڕێکارەکانی خۆپارێزیەوە تواندرا لەگەڵ ئەوەشدا کەوا ڕاستی ئەو ڤایرۆسی کۆرۆنایش هەبوو، بەڵام تواندرا لە سلێمانی 5 فیستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان و پێشەنگایەکی نێودەوڵەتی بکرێتەوە. لە هەولێر و سلێمانی و واتە لە هەولێر و سلێمانی و هەڵەبجا ئەگەر فیستیڤاڵ کرابێتەوە، بەڵام تواندراوە کەوا ئەو بەرهەمە خۆماڵیانەی خۆمان لە ماوەی ئەو کاتێک کە فیستیڤاڵ کراوەتەوە بتواندرێ ئەو بەرهەمانە پیشان بدرێ. بۆیە لە سلێمانی پێشەنگایەکی نێودەوڵەتی کرایەوە کتێب و بەرهەمەکانی تر و بەڵام 3 فیستیڤاڵ لە بواری بەرهەمە ناوخۆیەکان و فیستیڤاڵێک لە هەولێر و فیستیڤاڵێکیش لە هەڵەبجا، فیستیڤاڵی هەنار. لەگەڵ ئەمانەشدا یەکێتی هاوردە و نەنگکارانی هەرێمی کوردستان کار و چالێکەکانی خۆی نەوەستاندووە، توانیویەتی لە ڕێگەی ئۆنلاینەوە چەند کۆنفرانسێکی بازرگانی لەگەڵ وڵاتانی بەریتانیا و ئەڵمانیا و ئەندەنوسیا و چین و ئێران بە ئەنجام بگەێنێت. وەبەرهێنان بەردەوام یەکێتی هاوردە و نانکارانی هەرێمی کوردستان هەوڵی داوە ئەندامانی هان بدات بۆ پەرەپێدانی بەرهەمی ناوخۆیی، وەلەو چوارچێوەیەشدا لە ساڵی 2020دا مۆڵەت بە 74 پرۆژە دراوە لە بوارەکانی پیشەسازی خۆراک، کشتوکاڵ، گەشت و گوزار. ئەمە لە ڕێگەی وەبەرهێنانەوە، واتە دەستەی وەبەرهێنان ئەم مۆڵەتانەی داوە. پلانی 10 ساڵە
بەپێی پلانی دەساڵەیەوە بهێنا بڕیارە لە 2020 بۆ 2030 1055 پرۆژە جێبەجێ بکرێت کە 461 پرۆژەیان لە بواری پیشەسازی خۆراک و هەروەها بوارەکانی پترۆکیمیایی و گازی سروشتی و ڕێگەوبان و بینازاشیش لە خۆی دەگرێت. زۆر سپاس بۆ بەڕێزکان.